صباح طبعا بخير بالهرجي هندوان تمام شبان وقهدارن من هجا حفتة صبية دما پایتخت الهوليري وقت ميروش باشا وام ددن دست بكرنج دست بكابه حفتة دجي امي بالي بكشنن سرچندين بابتو مجهران ده روش بروجي ام يكي ددوا هالد بجرن دا كوم بفدورة بشوبينن اما يرو بالي بكشنن سر ديزاين جدو برگن كردي لما بجيرو الخاكرياش بكو گلك جواب دگوتن چمات سر الصبحايا خوش جدو برگن كردي جو پروگرام خوشه لی دوکو بونه کبایه مناسبه کبایه حتی کمال برکر بایه و جارجی در فتک هات آره اوجی کو می رو باله بکشن لسر خانمه که با کاری خانمه که کو هاودان ریا دیزاین خوا چندین خانوندن اما یعنی در فتک جواره پیدا بکه و هر وها کارک تایبت خودینه و چی برگین کردینه و جا پاشی بدرجاهیه می باله بکشن نسرج بدیوه کجی بابتو مجارن جواز هنه می به کرتنوچه کجی دست بکن کرم کرد. مسرور بارزانی راگهان گشوینم کمکارن دیگه حکومت فدرالی دانستاندن بکن و بگهن رکفتنه که دوماهی مسرور بارزانی سروک حکومت هرما کردستانه ده تویتان ده نویساندیا کونا کوکینوات دیگه حکومت عراقی گلکن و گلک کشجی نها نینن لبله افدما که اف کشندن ینکو پیدا و بون لی تفیوه کشی از گشبینم کود گل حکومت عراقی امکارم بگهن رکفتنه که کوتایان کو داوید بجاجی ام تخوازن دنیای و گرنن جبو هفبشی استراتژی یاد نابر مده هر وها مسرور بازانین دیساندیا کو تکلین وان ین هولر و بغدای گرنکن جبو آرامی و سقامگیریه و نافچه اما جبو یکیجیده کو تفی وان بربست و ین کو هنل برما لبله ما تیمک دانستاندنه که بهیز همو آلی ده حکومت هرما کردستان ده پیک آنیه جبو و ما بسته وزارت پرورده عراقی میکانیزم که جبو سالانوی خواندن آماده کرد حیدر فاروق بردف که وزارت پرورده عراقی راگهاند که هجمارک پیشنیار و میکانیزم جبو دست بکرنا سالانوی خواندن آماده کرنا و بخنا بردست دسته تایبتمند جبو پسند کرنه راگهانجی که حتی نهات واده جبو دست بکرنا سالانوی خواندن نهاتیه دیاری کرنه ده همان دمدجی کمیسیون مافی مروانی عراقی دخواست جو وزارت پرورده کرد جبو دست بکرنا سالانوی خواندن پلنکه لزنکه جبر که هنجی دوخا کرونا مترسی داره وزیر دروی روسیه جیرادگینه که سیاست امریکای برانبر به کردان لسوریه کارسات دروز دکه سرگی لاوروف وزیر دروی روسیه راگهاند که امریکا هزن کردی دنافچه ده جبو جداخوازی هم ده راگهانجی که سیاست امریکای برانبر به کردان لسوریه کارسات که منظم دنافچه ده دروز دکه لاوروف اما جبو یکی جیده که امریکا کردان دجی حکومت سوریه هند ده و رناده که کردگل شامل گفتگویان بکن و دانستاندن بکن وزیر دروی روسیه جی دلگرانیا خواه درباره دو خروجلات فرات جی درخست. دبیجن همو آهنگن سر سال لندن هاتنه هلوشاندن. صادق خان سروک شارداری لندن بریاردا کوش بر بلاوبونا کورونای و زیده تر دشنه کرنا و واروسه همو آهنگ و رسمن ببونه سر سال نو 2021 هلوشاندید همان دمدجی بوریس جانسون سروک وزیر بریتانیا راگهان کونها دو قوناغ دویما بلابونه ویروس و کرونا دنه راگهانجی کو بسه قوناغ رکارنتون دیجی کرونا دیگر نبر صبحی دانلود کردن اپ تیک توک و چات یا چینی لأمريكا قدغه كرن بفرمي و إدارة أمريكا سورة ورجدة لسر قدغه كرنا أبين تشيني وش صبابة تا ولات هاولاتيه كي أمريكي جبوينانينا كل أب ستوري هردو أبين تيك توك و ويتشات دابزينا أنكو داونلود بكا جالي خوفجي دزگاه هوالگيري أمريكا راگهاند كو چين اوان اپان وک میکانیزم که جبو کم کرنا زانیارین هوالگیری انکو سیخوری درباره دامزرو هاولاتیان بکارتینه اما جبو یکی جیدایه کو اپن تیک توک و ویچات بونه ارشه جبو سر آسایش امریکای
کورتان و چایمە بەسەر هەفتوو دەهات نەهاژمێ باڵێ بکشن لەسەر مژارەخە و چەندین بابەت و مژارەنجە و ئاسمەرە بێت. چمی ساد بێژن کو کارێ ماکوا و ئوتیکردنێ بازارên her bazareke debêt bêjin karê zlama ye û xwe xanim xwejveyekê biçekî dûr dixin xwe tê kelînekirine lê belê li Soranê du xanim cihekî taybet ji bo otûkirinê birêve dibin û xwediyê wê jî dibêje eger ev kar ji bo afretan nebawû ne zêde mode bû lê belê evan xanim karîbûn bi baştirîn xizmetgurîzarî an ku xizmetê ev vî karî bikin lewma karê wan jî nasekine û berdewam heye kem hevdûre bibînin. دڵخۆشە بە دۆزینەوەی کار و دەستپێکی دەست بەکاربوونیەتی. دلڤین دوای تەواوکردنی قۆناخی زانکۆ تازە کارێکی دەستکەوتووە کە شوشتن و ئوتوکردنی جلوبەرگە. لەگەڵەوەی یەکە مەزمونی تازەیەتی لەو بوارە لێ باوەڕ بەخۆبوونی ئەو وای کردووە بە خێرایی لەگەڵ کارەکەی ڕابێت. من مۆپودەرچێکی زانکۆ چاوەڕێ ئەوم نەکرد حکوومەت دامەزرێنێ لە کەس تایبەتە ویستم ئیش بکەم لەبەرەوەی بە هەزاران دەرسمان هەیە چەندەها ساڵە لە ماڵەوە دانیشتون گرنگ نییە ئیلا ئەو بوارە بکێت خۆت تێدا تەخەڕوج کردووە دەتوانین لە هەر بارێکدا ئیش بکەین زۆر قڕس نییە بەس ناتوانین بڵێن زۆرش ئاسانە لەبەرەوەی یەکەم جارە من وەک دەرچێک یەکەم جارە ئیش دەکەم بەس ئینشاڵا بەرەبەرە ئاسانتر دەبێتن. خاوەنکار چۆنیەتی دەستنیشانکردنی دلڤین و هاوکارەکەی و هۆکاری ڕەخساندنی هەلیکار بۆ ئافرەتان لە بری پیاوان بۆ شێوازی مامەڵەکردن و باشتر وردبینی ئافرەتان بۆ ئەم کارە دەجێڕێتەوە. سەلیقەی ئافرەت لە جلوبەرگ و ڕێکپۆشی و هەروەها شوشتن و ئوتیکردنیش لە پیاو بە سەلیقەترە و بە سەروبەرتریش هەر لە ماڵەوە ئێمە دایکمان خێزانەکانمان خوشکەکانمان ئەوانە نەرە ئەوی شاکرد بۆیە بیرم لەوەی کردەوە کە لە دەرەوەی ماڵێش بتوانین ئەرچی سەرشانی دایکان و خێزانەکان کەمتر بکەمەوە. کاری ئوتوکردن لە هەرێمی کوردستان هەمیشە پیاوان کردویانە و کارکردنی ئافرەتان لەو بوارە دەگمەن بووە لێ دلڤین و هاوکارەکەی سەلمێنەری ئەوەن کە ئافرەتان ئەگەر دەرفەتیان بۆ بڕەخسێت دەتوانن شان بە شانی پیاوان لە زۆربەی بوارەکانی ژیان کار بکەن. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران. جا هەروەکوش دەستپێکە پرۆگرامیم ئاماژە پێدایی کۆمی باڵێ بکچێنن لەسەر کارێ دەستی چەندین خانمان کو دیجهەکی داهاتنە کۆمکردم سەر پشتی خانمەکە گەوژی لە باشارێ سلێمانیە تایبەتەش بۆ جلوبەرگین کوردی بدەست هەمووی دچنن ددرون و هەروەها نمایشی دکەن مدگەل بەریڤان کوبخوا دیزاینەرە و خودیاوی کاریە زەدەتر بە حسابێ بژارێ بکەن زۆر بەخێر وێ بەیانی باش لە سلێمانیەوە هاتووی ئەزیێتت کێشاوە زۆر خۆشحاڵی سپاس بەیانی هەمولایە باش. زۆر سپاس زۆر بەخێر بێ ئەوجا تۆزە دیزاینەکانمان بەیەک دەچێت زۆر جوانە ڕێنگەکەی جیازە ئەوە چەندە ڕۆشتینەوە ئەو کارە ئەوەندە دەنگدانەوەی هەبوو دیزاینی جوان دروست دەکەی چۆن بوو ئەو بریارەتدا؟ تقریبا 6 ساڵ ببوورە 6 ساڵە بێت دەستمان پێ کردە لەگەڵ هاوسەرەکەمە حەزمان کرد شتێکی جیاواز بکەین بۆی زۆربەی کارەکانمان زیاتر لەسەر جلی کوردیە هەندێک جارش لەسەر مۆدە ئەیکەین بەڵام زۆرتر خواستەکە لەسەر جلی کوردیە. ئەوجا بەریڤان عەلی یان بەریڤان عەزیز؟ بەریڤان عەلی عەزیز هاوسەرەکەمە کە یارمەتیمە و ئیشەکەمان بێکەوە. ئەوجا بوویتە بەریڤان عەزیز لە سۆشیال میدیا چەند خانمن ئێستا لەگەڵەتی ئیش دەکەن چۆن توانیت ئەو دەرفەتە بۆ ئەوانش پەیدا بکەیت؟ لە ئێستایا 18 خانم لەگەڵمان ئیشەکەن ئەوان کارە دەستێکە ئەکەن بەڵام خۆم و هاوسەرەکەم کاری سکێچین و دیزاین و ڕەنڕێخستن و ئەو مەوادەکان. ئەو مەوادانە ئاسان پەیدا دەبێت لە ناو بازارەکەیان تایبەتی؟ بەڵێ بە خۆشحاڵی و ئێستا زۆربەی ئەو شتانی کە لە ئەو کارە دەستی عالەمیانە بەکارێت لێرەش دەسەکەوێت. باشە
وابزانم وەکو کاتوۆکێکمان هەبوو نازانم ئەگەر هاوکارانم لەگەڵم بن ئەم بزان بن ئامادەیە ئەم بە هەفتوورە بینە ئەوش لە شاری سلێمانیتان ئەنجامدا بوو تایبەت بۆ ڕۆژ باش وجە ئەو دیزاینانە لە نزیکەوە لەسەر خانمان ببینێن چۆن دەردەچێت کەرم کەم بە هەفتوورە بینە. بەجا وەکەوەی دیارە ئەو چەند نمایشێکی تایبەتە بە چەندین دیزاین و مۆدلەوە چەند ئیشی دەوێ ئەم پارچانە بە تایبەتی لەگە خفتانە کلاوە وەکەوەی هەیە بە پێی پڕی ئیشەکە و جۆری نەخشەکە ینی حەسەب ئیشەکە ئەگۆڕێ بەڵام کە ئەڵی کاری دەستی یەکسەر دیارەکە کاری زۆرەوێ و کاتیشی زۆرەوێ. تقریبا ینی هەر پارچەیەک چەند ئیشکردنی دەوێت چەند خانم ئیشی لەسەر دەکەنیان تەنها ئیشیەک خانمە یەک کەس کار لەسەر یەک هەر پارچەیە دەکات هیچ کارێک تەسەوڕ ناکەم لە 5 ساعت کەمتری پێ بچێ هیچ کارێک لە مانە بەڵێ ئەو بیرۆکانە لەکوێوە بۆتان دێن ینی دەڕۆی بۆ شوێنێک شتێک دەبینی دیزانێک دەبینی دڵ ئەوە جوانە بۆ جاری وای هەر شتەکەیت بە خەیاڵمە جاری واشە ئەکیت ئیلهام لە شتێک وەرەگری ئیتر لە سروشتەوەیە بە سیرکردنی دیزاینەرە عالەمیەکان و کۆلەکشنە تازەکانیان وەکو فکرەی لێ وەرئەگرین نەک ئەوەی بڵین شتەکە کۆپی بکەینەوە نا بەڵام فکری باشیان لێ وەرەگرین و هەم لە ڕنگ و هەم لە شێوازی نەخشەکانیشە. دەڵێن جلوبەرگی کوردی کللتوری فلکلۆری یەکێکە لە 30 باوترین جلوبەرگە لە سەرانسەری جیهان ئەوها دیارە کە ژمارەی و خەڵکانی لەبەری دەکەن زۆرە لە سەرانسەری جیهان لەناو بازارشدا ڕەواجی هەیە ئەم دیزاینانەی کە ئێوە دروستی دەکەن مەبەست لە ناو بازارۆکوی ئیشەکە بین بە دوکاندارەکان و بیفرۆشن ینی خەڵک داواکاری خەڵک بەعام بەڵێ زۆربەی مناسبەتە ڕۆزیان بۆن و ئاهەنگەکانیان هەموو کاتێک خەڵک نەخێر تقریبان هەموو کاتێک بۆ تەخەڕوج ئەوە بە دەرەجە یەک نەورۆز زۆر بۆ مناسباتی خەنەبەندان و مناسباتی زەواج بێ لەوەش مەسەلەن مەولود زۆر هەیە مناسبەکان زۆرە و زۆر خەڵکیش ئێستا حەزەکە بە جلی کوردیەوە دەرکەوێت لە بۆ نەتایبەتەکانەوە. تەنها لە سلێمانیا ئیشەکەتان؟ وەکو شوێنی ئیشەکەمان بەڵێ دوکانەکەمان لە سلێمانیە بەڵام لە ڕێگەی سوشال میدیاوە زۆربەی ئۆردەرەکان داوا ئەکرێن و گاندمان هەیە بۆ هەموو شوێنێکی کوردستان و جیهانیش کوردەکانی دەرەوەی وڵاتی لێ داوا دەکەن زۆر باشە ئەوجا ینی ئەگەر کەسێک لە شاری دیکەوە داوای ئەو جلوبەرگانە بکاتن بە چەند ڕۆژ بەدەستی دەگاتن ئەگەر داوای دیزاینێکی تایبەت بکاتن بە چەند ڕۆژ دەتوانن بۆی تەواو بکەن ئەویش هەم دیس حەسەب ئیشەکەیە ئەگەر کاری زۆر بوێت کاتیشی زیاترەوێت بەڵام هەر ئەوەی کە تەواو بێ لە ماوەی 2 ڕۆژدا ئاگات ناو کوردستان بەڵێ لە ناو کوردستان بەڵام بۆ دەرەوەی وڵات 15 ڕۆژ زۆری بەدەچێت زۆر بکەنەوە نییە ینی ئەوەی کە دەبینم زۆر نەخشە و شتی ئیشکردنی ورد تێدا هەیە ئەو خانوانەی کە لەگەڵتن ئەوها بە وردی ئیش جوان دەکەن لە دەستپێکەوە ئەوها بوونیان بەرەبەرە لەگەڵ ئیشەکە نەخێر زۆربەی ئەوانەی کە کارمان لەگەڵەکان پێشتر ئەو کاریان کردووە و ئێمە پێشەوەی کە کارەکانیان بینێ تەست دەکرێن بۆی بزانین تا چەند کارەکەیان ڕێکە ئەگەر بازێشت هەیە خۆمان نەزانین کە بە ئاسانی توانرێت چاک بکرێت بە چەند تێبینیەک بەڵام هەنێکی تریش هەیە یەکسەر دیارەکە ئەو مەوهیبەی نییە بۆ ئیشە لەبەرەوە بە پێی ئەوە هەڵیانە بژێرین بەڵام زۆر کات بە چەند تێبینیەکی ورد ئیشێکی زۆر جوانەکەن دروستە ئێستا لە ماوەی قەدەغی هاتوچۆوانە بازار نەبوو ئێوە خەریکی چی بوونەوە کات باش بوو ئەو کاتە شتی زۆرمان کردبوو بۆ نەورۆز لە سەرەتاوە ئەوە بوو هیچ شتێک نەبوو بەڵام دوای ئەوە بەگەیاندن زۆربەی تەڵەبەکان هەبوو ینی لە ماڵەوە لە بەرێ کرد کاتی کەرەنتینە بۆ نەورۆز زۆر خۆی گۆڕی بۆ ڕاستم گردەمان حەزیان لێ بۆ تەنها بۆ خانمانیش دەکەن یانش بۆ تەمەنەکانی تر بۆ پیاوان چ پلانتان هەیە بۆ پیاوان تا ئێستا هیچ شتێکمان نەکردەوەی ڕاستی بێ بەڵام پلانمان هەبوو لەسەر جلی کوردی پیاوانە شتێکی بەسیت بە دەزوو
بەڵام ئیشەڵا ئەمساڵ ئەویش دەزوو ئەبینن بەڵێ واتە لە باتی بۆ نمونە پولەکە یا مورو لەوانەیە زۆر بێت بۆ پیاو وەنیا جورئەتیە ئەو پیا لە بەریکە بەڵام دەزوو واتە بە کرەشی پێڵەن چۆن یەکە تۆزێک بۆم زامێکێک لە نمونونەکان بۆ نمونە ئەم سەوزەی ئێرە شتێکە زۆر بریسکەی نییە بەڵێ بەداو بەڵێ داو باشە جۆری قماشەکە چییە؟ قماشەکان جیاوازە خۆی کۆمەڵێک قماشی دیاریکراو هەیە بۆ جلی کوردی بۆ نمونە تافتەیە قەیفەیە سوورمەیە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە هەوڵمانە زۆر لەسەر قماشە کللتوریەکان بۆ نمونە ئەو سەڵتەی پێشەوە سەوزە کاڵەکە کاری نزیکی 4 ساڵ لەمەوە پێشە کە ئەو کاتە سوورمەم بەکارهێنایە خەڵک زۆر پێی سیر بوو ینی فترێکی زۆر بوو بەکار نەهات و بە تایبەتیش نەخشی لەسەر بکەی تۆزە قورسە لە بەرەوەی قماشێکی ناسکە ئیتر هەوڵمان ناو ئەو قماشە کۆنانە بەکارێنین لەگەڵیشە هەنێ قماش هەیە کە خەڵک تاسە بۆ جلی کوردی بەکاری نێنەوە ئێمە کردومانە بۆ جلی کوردی ئیتر شتەکە بەپێی ئارەزووی مشتریەکان و زۆر جاریش خۆمان پێشنیاریەکەین ئێستا جلوبەرگی کوردی زۆر زۆر دەوڵەمەندە چونکو هەر ناوچێک دەڕۆی شێوازێکی ترە جۆرەکی ترە مۆدلێکی ترە سووتان وەرگرتووە لەو هەمە ڕەنگەی کە هەیە لە سەرانسەری کوردستان نەکتەنها هەرێمی کوردستان بەتەکیید بۆ نمونە ئەویش هەر 4 ساڵ لەمە پێش بوو سوودم لە فکری دەسماڵی ئێرانی وەرگرت ڕۆژهڵاتی بەڵێ ڕۆژهڵاتی شتێکی زۆر جوان دەرچوو لە باتی ئەوەی کە دەسماڵێکی تەنک بێ بە قەیفە هێنامان و نەخشمان لەسەر کرد شتێکی زۆر جوان دەرچوو بەڵام لەگەڵ بەشی خوارەوەی جلی کوردی سۆرانی بوو یعنی تێکەڵمان کرد ینی ئی ناوچەکەی بەڵێ بەڵێ چونکو دەڵێن دەستوری کوردی دەستوری فلانە ناوچەیە ئیفلانە ناوچەیە ئەی پلانتان نییە بۆ نمونە پارچەکانی تری کوردستانیش کۆبکەنەوەکو کەتەلۆکێک هەبێ بۆ ئەوی نیشانی بدەن چونکۆ ئیشەکەتان کردووە بۆ کارمان لەسەر جلی کوردی ناوچەی بادینانیش کردووە ئیتر ئیشەڵا هەمووی تێکەڵە بێت چونکە بەڕاستی لە هەموو شوێنێکی کوردستانەوە داواکاری لەسەرە ڕاستە ئەو زۆر ینی ئێستا هەندێکیان پیشان دەدەین زۆر جوانە بەڕاستی من یەکێک لەو کەسانم کە زۆر جلوبەرگی کوردی لەبەر ناگەم بەڵام کاوشتە جوانە نەدەبینم حەزەکەی لە بەری حەز دەکەم هەم دەستی ئەوها دەچێتە سەر شانوە نییە؟ بەڵێ ئەمە پێڵەن کۆڵوانە ئەوەیە ئی کە سوودت لە دەستوری ڕۆژهڵاتی تۆرگرتووە؟ ئەوە دەسماڵە دەسمالە؟ بەڵێ ئەمە کۆڵوانەیە بەڵێ دەسماڵ شتێکی تەنکە پارچەی قماشی درێژە دووجار ئەدرێتەوە بەسەر شانە بەس ئەمە کۆڵوانەیە ئەمە خۆی زیاتر کاتی خۆی بۆچی بەکار هاتووە ئەم پارچە زیانی جلی کوردی لەبەر بەپێی جەوەکان گۆڕاوە بۆ نمونە کۆڵوانە ئەگەر سێری خانمە بەتەمەنەکان کەی بە ئام کۆڵوانیان لەبەرە هەمەڵەن بۆ ئەوەی جسممان دەرنەکەوێت هەمیش بۆ سەرما بووە بەڵام ئێستا ئێمە تەنها بۆ جوانیەکەین عادەتەنیش جلی کوردی بە مناسبە لە بەرەکرێ بۆیە لەسەر برنجۆک کردومانە کڵاوەکان دەبی هەمیشە لەگەڵ جلوبەرگی کوردیدا هەبیان بە پێویستی نازانی نا بەپێی جلەکەیە و ئەگەریش ئەم هەموو پارچە بکەی بەخۆتەوە تەسەوەر ناکەم جوان بێ چه هەڵەیەک هەیە کە لە جلوبەرگی کوردیدا دەبینی بۆ نمونە کە لە کاتی دوورین داوانەی کە خەڵک لەبەری دەکەن حەز دەکەی تێدا نەمێنێ یانەی هەڵەیەک بێ قۆڵەکەیە یاخەکەیە شێوازێلێکەکەیە خۆی کراسەکە من بە هیچ شۆ لەگە کراسی تەسکانیم کراس هەتا پانوبەریم بێ جوانترە وەستێ لەبەرە فەقیانە ئەکیت فەقیانەی گەورە ئەو فەقیانەی درێژ کراسی درێژ و سنگیش ئەگەر سنگی کراسەکەش زۆر بچووک بێ ئەویش هەر جوان نییە کە زۆر تەسک بێ بەڵێ بەڵێ زۆریش کراوەش نەبێت وەسەد بێ زۆر جوانە بێت زۆر باشە کلااوەکان بەجیا داوا دەکرێن یا لەک بەجیا داوا دەکرێت ئەو هە بەهای پارچەیەک نەکڵ بێت بەڵێ چونکە ئەگەر بۆ نمونە تۆ ئێستا کڵاوە بکەیتە سەرێ ئەم هەموو نەخشەی لەسەرە هێلەکەکەش هەر هەمان شێوە کۆمەڵە نەخشی زۆر ئەبێ شتەکە بۆ چاو ینی شتێکی جوان نابێت لەبەرەوە زۆربەی کات کە ئەو کارانی ئەمە کردومانە
کڵاوێکی نەخشدار لەگەڵ پشتێنێکی سادە ینی هەڵمان ناوە هێلەکەکەیان ئەو سەڵتەی لەگەڵی ئەکرێ سادە بێ. تۆ نۆرمان جلوبەرگی کوردی هەمیشە لەبەر دەکەی یان لە بۆ بەس لە بۆنەیە لە بۆنێ ناتوانم هەموویان دەست دەکەی چۆن ڕۆژانە لەبەریاکەی ناکرێ تااقەتی دەوێ ها ئەکید. بۆ ینی ئەگەر شتێکی دەستیت بێوانە ناکرێ بۆ ڕۆژانە لایفستایل گۆڕاوە لایفستایلیش گۆڕاوە ئەکید و تەسەورەکەم بۆ ئێمەی خانمانیش لە ئێستا قڕز بێ بەعام ئێستا هەمووی کاری خۆی هەیە و چوونە دەرەوە و ناشکرێ ئیشکردن مەسەلەن بە جلێکی نامڕێحەوە چونکە لەوانەیە لە پێشترا بتوانێت جلێکی کوردی مڕێحکەی بەڵام ئەو نێ مەسەلەن کورت بووە ژێرەکەی قماشێکی مڕێح بووە بەستە زیاتر تەنها بۆ جوانی ئەکرێ. بەڵام لانی کەم هەڵبین لە مناسەبەکانە لەبەرکرێ بۆی بمێنێتەوە شتێکی زۆر باشە بە. جگە لە کاری دیزاینکردن و سەپەرشتیکردنی ئەم بزنسەی کە تایبەت بۆ خۆت و هاوژینەکەتە هاوسەرەکەتە چی ئیشێکی تر دەکەیت؟ من مامۆستام لە خوێندنگەیەکی ناحکومی بەڵێ. چێوانەیەک دەدەی؟ نزیکە لەو بەڕێیان دوو حوتوانە بەڵێ لەبەرەوەی نظامی خوێندنگەکەمان هەموو دەرسەکان ئەڵیتەوە هەمووانەکان ئەڵیتەوە ئەو کەسی کە مامۆستای کلاسەکە چنین و دوورین ئەوانیش تێدا هەیەیانە لە خۆ ناگرێتەوە نەخێر. باشە ئەگەر کەسێک بێوێ بزنسێکدانێ بەڵێ چۆن دەتوانانی یارمەتی دەدەیت چه پێشنیارێک پێنگاوێک دەنەیە پێش بۆەوەی بۆنمونە وەکو نەسیحەتێک بەشیرەتێکی باش بێت؟ یەک ئەوەی کە باوەڕیان بەخۆیان هەبێم قسەی چواردەور تەسیریان تێنەکە بەوەی کە ئەڵێن تۆ ناتوانانی مەسەلەن دوای چی کەوتویت ئەوە زۆر هەیە شتێکی ترکە هەوڵ بەی دایم جیاوازبی کارێ بکەیت کە پێشتر نەکرابێت ینی حتا بۆ نمونە کەسێک بێت حەسکا هەمان بزنسکات بەڵام هەوڵ بەس بە ستایلی خۆت بێت و جیاواز بێ و سەرکەوتووە بە ئەکیت. زۆر باشە. تۆ لە سلێمانیەوە هاتووی بەڵام دەچین بزانین ڕۆژی سلێمانی ئەمڕۆ چۆنە لەگەڵمان بە لەگەڵ هەفکاری خۆ هاوژین جەمال کوژنە باژارێ سلێمانیەوە دیگەلمە بەدا کۆم ڕۆژە باشار بشۆپێنن هاوژین ئەمڕۆ میوانێکمان لە سلێمانیەوە هێناوە یەک نەفەرمان کەم کردووە لە سلێمانی ئەمڕۆ ئەو جەوازعەکە باشە باش دەڕوا بە بێبەریڤان خان. بەڵێ سڵاو لە خۆتان و لە میوانەکەشتان تایبەت بە ئەمڕۆی پارێزگای سلێمانی ڕۆژانە بە تایبەت بەیانیان زوو هەندێک شوێن کاتژمێر 5 بۆ 6 بەیانی دەکرێتەوە بۆ هۆکاریەوەی کە هاوڵاتیان بە مەبەستی ناخواردن ڕویان تێدەکرێت یەک لەو شوێنانە چایخانە و خواردەمەنیەکانە کە ئێسەیەکێک من لە یەکێک لە چایخانەکانی پارێزگای سلێمانی کە چایخانەیەکی بەناوبانگە و هاوڵاتیان بۆ ناخواردنی بەیانی سەردانی دەکەن ئەو بابەتانەی کە لێرە بەیانیان پێشکەش دەکرێت بە هاوڵاتیان وێنەکانتان بۆ دەگوازمەوە ئەنگوین و گوێز قەیماخ پەنیر و سەرجەم بابەتەکانی سپیایی کە بەیانیان هاوڵاتیان خواستێکی زۆریان لەسرە بۆ خواردنی و لە بەرامبەریشم ئەگەر کاکێفی هەروێنەکان بگوازێتەوە چەند جۆرەها هەنگوین دانراوەکە تێکەڵی گوێز دەکرێت و لەگەڵ ماست و ببورن پەنیر و قەیماخ پێشکەشی هاوڵاتیان دەکرێت تێلکەی کوردی ئەگەر چینە ژووریشەوە کاک هێڤی بۆ وێنەکان زیاتر بگوازینەوە وەک دەبینرێت هاوڵاتیەکی زۆر ڕوودەکەنە ئەم چایخانەیە هۆکاریەوەی کە شوێنێکی بەناوبانگە لە پارێزگای سلێمانی و خواردنەکانی خواستێکی زۆریان لەسرە هاوڵاتیان بۆ نانخواردنی بەیانی بە شێوەیەکی بەرچاو ڕوئەکەنە ئەم شوێنە. من بۆ قسە و باسی زیاتر دەچمە لای کاک ئاراس کاک ئاراس بەیانیت باش مەڵای زۆر داوای لێ بنەکەم باش کاک ئاراس ئێوە لە کاتژمێر چەنەوە بەیانیان دوکانەکەن؟ وەڵی ئەگە پەلەم لێ نەکەی جارێ بەخوا قسەم زۆر باشە ئەوە ئێستا خواردن پێشکەش بە هاوڵاتیان دەکات کەمێکی دیکە زانیاری زیاتی لێوەرەگن لەسەروی کە کاتژمێر چەند ئەمان بەیانیان دوکان دەکەنەوە و هاوڵاتیان لە کاتژمێر چەنەوە ڕویان تێدەکەن و ئەو خواردنانی کە پێشکەشەکەن بەتایبەت لە بەیانیانە وەک باسم کرد پەنیر و لۆرک و ماست و گوێز و هەنگوین بەنانی گەرمەوە لەگەڵ هێلکە و ڕۆنیش هەر پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت. کاک ئاراس بەیانیان کاتژمێر چەندەوە دوکانەکەن؟ زۆر داوای لێ بنەکەم بەخوا ناتوانم کاتژمێر چەند دوکانەکەنەوە؟ لە 4:30 بۆ 5 دوکانمان هەیە داوای لێ بنەکەم. دەستخۆش بۆ کاریەوەی کە ئێستا خەنواڵەکەیەکی زۆر لەسەر شوێنەکەی بۆیە کارمەندەکانی دەرفەتی قسەکردنیان بۆ ئێمە نییە
بەڵام وەکو باسم کرد ینی ئەم شوێنە هاوشەوی ئەو شوێنانی دیکە کە لە پارێزگای سلێمانی بەیانیان زوو دەکرێنەوە خواستێکی زۆریان لەسرە تا درنگانێکی نیوەڕۆژ هاوڵاتیان بۆ نان خواردنی بەیانی و خواردنی ئەم بابەتانە ڕوو دەکەنە ئەم شوێنە بەڵێ بەێ هاوژین دەست و لە شێوە سابێ گەلێک سپاس شبۆتە و بهێویا ڕۆژەکە خۆشش بۆ دەتخوازم هەفکارە من هاوژین جەمال ژاوە باشار سلێمانەیە کووتت گەل من بووی ئەم بێن بەردەوامیە بدن بمژارە خۆژی تایبەت بێز دیزانین تایبەت هەنجلو بەرگن کوردی یەن فلکلۆری وێجە ئەستخوازم بزان بم باندۆرە تۆڕنجڤاکی سۆشیال میدیایە چییە لەسەر مازنکردە ئەوان بزنس و کاران بەریوان حەز دەکەم هەر ئەوە کە باسم کرد بزان سۆشیال میدیا یارمەتی دەربوو بۆ ئەوەی زیاتر کارەکاتان بەڕێوە بچێتن و پێشوە بچێتن گەورەترین یاریدەدەری ئێمە بووە لە سەرەتای دروستبوونی بزنسەکە هەتا ئێستا هەتان بوو لە سەرەتاوە بەڵێ بەڵام تەنها لە فەیسبوک ئەو کات فێسبوک بەڵێ بەڵام دوای ئەوە سێرمان کرد ضرورە کە هەموو پلتفۆرمەکان بەکاربێنین و لە ئێستا زۆرترین فۆلۆورسمان لە ئینستاگرامەوەیە کە بەناوی خۆم و هاوسەرەکەمەوەیە عەزیز دۆت بێریڤان دیزاینز هەر کەسێک حەزی کرد ئەتوانێت لەوێ کۆنتاکتمان لەگەڵ بکە دەبینم لەوەی زۆر پشتگیری دەکە ئازیز لێرێ دەستخۆشی لێ دەکەن بۆ ئەو پێشگیریە چونکو هەمیشە دەڵێن پاش هەر پیاوێکی گەورە خانمێکی گەورە هەیە بەڵام ناشزانن کە خانمەکەش پێویستی بە پیاوێکی گەورەیە بۆ ئەوەی بتوانێت پاڵپشتی بکاتن و یارمەتی بداتن بۆ ئەوەی هەم خۆی دروست بکاتن هەم بێتە نمونەیەکی جوانە و کۆمەلگا هەر لەگەڵ من بمێنە بەڵام حەز دەکەم ڕەوشە باژار و باژارۆکەن کوردستانی یا چەقایان بشۆپینن بزانن کەشو هەوا چاوایە ئەمێ بەگەرن پرسەکەمنی داوی هەیە ئەوژی دەربارەی گەلۆ تۆڕنجڤاکی وێ ببە جێگرەوەی شوێنیان و جهێن تایبەت بڤان جلوبەرگان و کەلو پەلێن کوتێنە ئامادەکردن ئەمێ بەرسڤایزان بنج بێریڤان دن هەم ڕەوشە سەقای بشۆپینن وێجیان بەردام بکەن سەرێ مژارێ و هەروە کۆمەگوتی کۆتا پرسم ئەوەیە
ئایا سوۆشال میدیا لە داهاتوودا دەبێتە جێگرەوەی هەبوونی شوێنێکی تایبەت بۆ نمونە بە جولێبەرکشک و زۆر بزنسم بینیوە تەنها لە ڕێگەی ئۆنلاینەوە سوۆشال میدیاوە کار دەکەن شوێنیشیان هەبووە بەڵام دایان خستووە ڕاستە جێگرەوەیکی زۆر زۆر باشە یەک تۆ بۆ نمونە مەجبورنی کری شوێن بیت کارەبا بەڵێ کە ئەوەش شتێکی زۆر گەڕێتەوە بۆ بزنسەکە بەڵام لە هەمان کاتە لە مەرحەلێکە هەر زەڕورە شوێنێکت هەبێ لانی کەم بۆ شوێنی عەرزی ئەوە لەبەرەوەی هەندێک کەس هەیە هەتا شتەکە نەبینێ بە چاوی خۆی بەرەو ڕوو ناتوانێت هەرچەندە زۆرینی کە لە سوۆشال میدیاوە داواکە بەڵام هەر خەڵکیش هەیە بە ئەوەی کە تا شتەکە نەبینێ و بەرەو ڕوو قەنەعەت ناکە و بەڕای من هەر زەڕوریشە هەبێت بەڵامی تر لە سەرەتای بزنسەکەیە ئەتوانی بەبێ هەبوونی شوێنێکیش تەنها بە سوۆشال میدیا کاری خۆت بکەیت لە دەستپێکەوە پێویست ناکە دواتر دەکەێت بەڵێ ئیشەکە بەرفراوانتر پێگەرە سپاس بێریڤان عالی ئەمڕۆ میوانم بووی و لە سلێمانیەوە هاتبووی زۆر سپاس دەکەم سەرکەوتن بۆ دەخوازم زۆر سپاس خۆشحاڵ بوو دەست خۆش بەردەوام بە ئیشی جوهان دەکەیت زۆر سپاس دەکەم ئەوێجا ڕێنا سادی ئەفکارا من ژناوە باشاری هەولێر هەوێ دگەلمە بێ ڕێناسجی ماوەیەک بوو خۆی بزر کرد بوو دیار نەبوو سەلامەتیە خێر بوو باش وی تەندروستیت باشە ڕێناس خۆت بوو نزانم چما قەتا بوو یا ناتە برین لێ مەبێریە کرد بۆ ڕاستی شانسەمە وسا دەرکەتت باوەڕکەمێ بەگەرێ دووپارە ئەمێ بزان بن ڕێناسی کودرێ بوو دیار نەبوو بدەمەکە ژبلیوەیەکێکی یەکێک ژناوچەیم بناوبانگ و گەشتیاریان تورکیا کوژت بێژن کاپادۆکیا دبێژن هەلکەفتەوەیە جۆگرافی و دیمەنە نوێنایە ئینجی گەشتیاری گەلێکی باڵا گەشتیاران بخەوە دکشێنش خۆش ناوەیە خویاز باوەڕکەمەوە گەلێک گوهلێ بووە جیاوازەش دیمەنێن دنێن باژارن دنێن ویوەڵاتی گەشت و گەران دبێژن بە حشتران تێکردن ینی ئەڤێکش تایبەتمەندیان کاپادۆکیایە ئەمێڤژی ببینن بە هەفتورە و مێگەشتێکێ بکە و دگەلوان گەشتیاران بزان بن چ دبێژن ڕۆژانە گەشتیارێکی زۆری ناوخۆ بیانی سەردانی ناوچەی کەپادۆکیا لە تورکیا دەکەن. جگە لە بینینی دیمەنی دڵفرێنی ناوچەکە گەڕان بە سواری حوشتر یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئەو ناوچەیە و گەشتیاران هەموو دۆڵ و پێدەشتەکانی سنوورەکە دەگەڕێن و چێژی لێ دەبینین. گەشتیارێکی ئەمریکی دەڵێت گەڕان بە حوشتر بە ناوچەکەدا زۆر تایبەتە. جوگرافیا و دیمەنی ناوچەی کاپادۆکیا زۆر سەرنجڕاکێشە. دوێنێ بەشداری گەشتی باڵۆنم کرد بەڕاستی زۆر تایبەت و چێژبەخش بوو. هەروەها بە وشتر ناوچەکانی ئێران دەگەڕێم. چێژێکی تایبەتی هەیە. لێرە کاتەکان زوو تێدەپەڕن. هەموو خزمەتگوزاریەک لە ناوچەی کەپادۆکیای تورکیادا بینکراوە و گەشتیاران تەواو ئاسوودە دەبن. هەروەها زۆر گرنگی بە گەشت و گەڕان بە حوشتر درراوە و ڕێگە بە هاوریشم ئامادەکراوە و ڕێگە نادرێت ئۆتۆمبیل لەو ڕێگەوە هاتوچۆ بکات. ڕێکخرانی گەشتەکانیش ئاسانکاری تەواو بۆ گەشتیاران دەکەن. Çok yoğun bir şekilde talep görüyoruz. Tabii bizim asıl burada ئێمە لێرە هەموو زانیاریەک بە گەشتیاران دەدەین پێیان دەڵێن ڕێگاکە مەترسی نییە و ئۆتۆمبیل لەو ڕێگایە هاتوچۆ ناکات گەشتیاران زۆر ئاسوودەن لێرە هەمووان چێژ وەردەگرن. ناوچەی کاپادۆکیا یەکێکە لە ناوچە تایبەت و گەشتیاریەکانی تورکیا لەلایەن ڕێکخراوی یونسکۆ خراوەتە لیستی شوێنەوارە کولتوریە جیهانیەکان. بەردەوام کاروانی گەشتی گەشتیاران بە حوشتر بە ناودۆڵ و دەشتایەکانی دەڤەرەکەدا دەگەڕێن. دۆنالد ترامپ دبێژە و سەرۆکایەتی ئەمریکایە هەموو هەڤالێن من دوورخستنە. دۆنالد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتوون ئەمریکای دبێژە ji ber posta سەرۆکایەتیە هەموو هەڤالên xwe min ji dest dane û nihajî hevalên min tev kongresmanin û herwiha ewan cihê hemû hevalên min din girtine dibêje jî berî ku bibe serokê Amerîka digel hevalên xwe me demê xwe ji derbas dikirin ama ji bo yekê jî da jî ku niha ji ber vê doxê بچێکی هاتیە گوهارتن و دەم ji bo hevalên wîne gelek kêm bûye lama bi telîfonê ئاگاداری هەبدوونە. Dibêje jî serokayetî
دەمێت تەدبە لەو ماژی توازم کو باکرە من دۆناڵد ترامپ بێژە کو هەواڵە من هەنە 100 ساڵە ئەم هەردوو ناسن یەکتر ناسن لەو ماژمرە نابێژن سەرۆکی ئەمریکایە یان جەنابێ سەرۆک ژمرد بێژن دۆناڵد یان ترامپ ئولۆ سادە. ئەگەرم بەحسا جەنگەشتیاری بکەن ئەفریقیا بۆ یەکێ ناسکرێکی شۆرە ئەفریقیا و خۆدی تایبەتمەندیەکە جۆگرافی کەشەوەی کە تایبەتە لەوما گەشتیار دەما گەشتن خۆدا ژناو سروشتا دڵڕەفێنە ئەفریقیای باشووردا بە خۆشترین و نایابترین شەراب ئاشنا دبن وەکو ئەو دوێژن و برەیە ترامەکە تایبەتی ئامادەکردن و گەشتیار نەوەوان کێرگادا بەرهەمانینە مەی بەرهەمانی ناوێنە دناودە گەشت دکن و دبینن بچاون خۆ چاواچێ دبە هەروەها چەندین جۆ شەراب پێشکەش دکە بە کریارن خوا و گەشتیارانجی ئەڤژی بووە جهێوەیەکێک و کەرتا گەشتیاری باشتر و بە گەشتر وگە و چەندین هەیف بوو ji ber کۆرۆنا هەموو تشتێک سەکنی بوو. دوای داخستنی بۆ ماوەی زیاتر لە 6 مانگ بەهۆی سنووردارکردنی شوێنە گشتیەکان بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا، فرانک شوێنواینی ترام گەڕایەوە سەر ڕێڕەوەکەی و ڕێبوارەکانی بە شرابی ناو کێڵگەکان ئاشنا دەکات. بە درێژایی ڕێگەکەی و لە ناو ترامەکەشدا چەند پەرداخێک وەک نمونە و تاقیکردنەوەی تامی جۆراوجۆری شەرابەکە هەن. گەشتیاران تام و چێژی تەواو دەبینن لە تامی شەرابەکە و دیمەنی سروشتی کێڵگەکە و کەشی ئارامی سروشتەکە. مانگەکانی سەرەتا ئەمساڵ گەشتیارانمان دەگەیشتە زیاتر لە 1000 کەس، بەڵام ئەمڕۆ نزیکەی 250 گەشتیار هاتن کە ئەوەش جێی دڵخۆشیە چونکە سەرەتا دەستپێکردنەوەمانەوە ئەوەش بەهۆی ئەوەی هێشتا سنوورەکانی ئەفریقا نەکراوەتەوە بەڕووی گەشتیارانی بیانیدا ئەوەی سەردارمان دەکات گەشتیارانی ناوخۆن. ترامی شەرابەکە لای زۆرێک لە هاوڵاتیان و گەشتیاران تایبەتمەندی هەیە چونکە پێیان وایە دەتوانن بخۆنەوە و بێخەم بن لە لێخوڕین و سەرپێچی یاساکانی هاتوچۆ لە هەمان کاتیشدا سەردانی چەندین کێڵگەی بەرهەمهێنانی مەی بکەن. لە ناو ترامەکە کەرەستە و پێداویستی تەندروستی بۆ خۆپارێزی پشتگوێ نەخراوە و دڵنیایی گەشتەکە دەدرێتە گەشتیاران. ترامەکە دەگاتە یەکێک لە وێزگەکانی و گەشتیاران و کڕیاران چێژ لە پەرداخێک لە شیراز وەردەگرن و دەتوانن شەرابی زیاتر تام بکەن. هەموو شوێنێک لە ئەفریقادا خران هەموو بازرگانیەکان وەستان، بەڵام بەردەوامبوونەوەی ترامەکە دڵی هەمووانی خۆش کرد بە تایبەت لە کۆتایی هەفتە بە بێدەنگی گەشتێکی پڕ چێژ دەکەین بۆیە زۆر سوپاسگوزارین. ترامەکە 8 هێڵی هەیە بەڵام تەنیا 4 هێڵی کار دەکەن لە دوای ئەو دابڕانە زۆرەی ڕوویدا لە کاتی قەدەغەی هاتوچۆ و لە ماوەی نێوان هەرسی خولەک جارێکدا گەشتەکەی دەست پێ دەکات. فرانک شۆین یەکێکە لە شوێنە گەشتیاریەکانی ئەفریقای باشوور کە چەندین کێڵگەی مەی و گەلەری هونەری و چێشخانەی تایبەتی تێدایە و ساڵانە گەشتیارێکی زۆر سەردانی دەکەن و گەشتەکانیان تێر دەکەن بە بینینی دیمەنە ناوازەکانی سروشتی ناوچەکە. ئاویجا ئەمێ دگەل تۆرا پێم لێرن خواش و باش هەروو باشەوەکەن کوردستانê زان bin rewşawê me xwest destpêkê em re nas derbas kin lê belê digelwê bira yan ku xet çû ji her bajar û bajarekekê em çöpînin her sebeh tevger û rewşa jiyanê çawa ye rewşa xelkê çawa ye vê cê ji her yek ji paytextê Hewlêrê û herwiha ji bajarê Zaxo em ê bişopînin digel her yek ji Renas Salî û İslam Yusuf. Veja ez cemkî dest pê bikim binêrînewa ez İslam ez bêjim ez Renas wergirim ji ku gavadî me amaje binavê de û qutibû û ev demek bû diyar jî nebû şanseyê bû niza bersiv nede. Veja Renas beyaniya we herdûka baş roja we herdûka bi xêr wê bixwe İslam diyara şansê min û Renas îro ji hevdû nîne dîsa qutibû ez bême cem te şansê te bû vê carê. Veja em bizanbin İslam cem te rewş çawa ye bajarê Zaxo tevgera wê îro çawa ye keremke roj baş. ڕۆژ باش گوڵستانیجا ئەگەر بڤی ئەوەی درێژیە ڕۆژێ شانسەمە شۆل بکتم باشە نەبکەنێ بۆ vê layvê bitin ڕژەتەوە بینەرم باش bitin راپۆرا te ji ber ku li ser geştiye û geştogozarê bo hinekê min vîya li Zaxo jî behsa vê yekê bikim
التوای جیهان اگر ویروس کرونا بتنه گلک ناوچین دین هرما کردستان کاریگری خواب سر گشت و گذار ده به لسنور دورا زاخو شر و آلوزین دنه ورا گریله امپکه و دولت ترکیه اجدا ضرار و زیان گلکی مزن بر کرده گشت و گذار خستینه برنگه که گلستان یعنی ده اف ساله ده دریه 25 هاوینگه سنوری هری خوش یعنی که زورینه خلکی جباشور و نوراست عراق هم جباشور هم جدا این هرما کردستان و به تایبت جی جپارزگاه دو که قصد کرنه گرتی مایه برنگه که ایدی که گشتیار به یک جاری نشد جبرت و باران و بردمان و شر و آلوزین دنه ور هر دو آلی انداهنه هم به زوان جین گشتیاری بکن و دم خال سر ببن جوان جرکشان و شیلان و شلین و اشکفتا بهره دشت تخه که هاوینگه هری خوشن نمازه شلال یان جبیجن سیلا و شران شه و یک ج همان گشتیاری ل سرسنوری لسنوری دور ازاخو اوه گله کاریگری جبلی کو کرونا کاریگری آخواه بود دما کو هندک روش آسایش بوده حتی به گاوه جدری وان هاوینگهان و گله جوانا گرتی مایا اوه جی بر همه شر و آلوزین دنور هر دو آلیان دابویه لسرسنور اگر از وگرم سر روشا کرونا لسنور دور ازاخو براستی جی دنور توجبونه و انجام دانا هجمارا تستان دال سنور دور ازاخو بر رژه نزیک 5 ساده خلق توشی ویروس کرونا دبه برنگه که کود دویدا 115 تست هات بون کرن جا انجام 115 تستان گلستان 51 کس توش ببون یعنی اوج رجاء کازوره بو سنور دور ازاخو اف هموش زورینه اوان بر اکتن دیگه لیکه بویا همی برکفتین هفدونه نکوش در وی کردستان یانج پارزگاه هندی هاتین ازاخو اوج بلی رجاء کل دروازان اف دولتی ابراهیم خلیل تیتا تو مار کرن هلبت او رجا جبلکو ام وکو هرم وان لخوان آگرن او اکثر تینا فگراندن بو دولتا ترکیه او رجا دیگل رجا منایت را گراندن وکو هرم کردستان لو آجیبه همی رگان گلکی جخت لخوا پارزیه تی کرن السنور دور ازاخو جیان قربالخ کو خلق نچته ماسک و دستکشان وکو پیدوی بکار بینتن پیخامتی کو گیان وان پاراستی بتن هلبت روش بروش جمارا مرنجی بی ویروسی کوشنده ام بینن زیاده تر نمازه خلک که لسنور دور ازاخو عزیزم خواجی خوشتویم خواه البرد لی خواجی نمازه دایی کو باب جدست ده پیخامتی صاربونه که ده بجینه کردن رنمایان دا داوی از بحث لپلین گرمیش دکمش خواه هفتی لسرانسری هرما کردستان ایدی پلا بر بخارتین السنور دور ازاخو کشو هوایی که هینک هیا و ایدی پلین گرمیشی داد کردن عزیز ورم دفته و چانسا که بدر رناسش بلا و شانسا بگیرو گلک سپاس بو زانیاریان ته سری وسبه بگومان دوباره به ویاسا و سلامتیش بو هر کسی او پیوسته هر کس جی خواب باشی به پارزه به ویا سلامتیش بو تجی و روزک خوش و جدیار شانس من بورگر ناسی رولم بردام کن و پیشانگه که هنری کازابلانکا دارالبیضاء کو پیشانگه که به درک خستیه بناوه هنر جبو هیویه او پیشانگه دبیجن هموان تابلوین کود دما کرانتینه ده صدما بلاغون ویروس کرونا جالی 27 هنرمند مغربی ین بناو دنگ هاتنا چکرن تعدادنا نمایش کرن رو برای پروژه اما جبوی که جدیده کو آرمان جوانج و پیشانگه خویا کرنا آنکو دیاری کرنا گرنگی کار هنری و رولاویه ده نواجبه که ده بتایبتی دوان دمو دوران نوساده د پێشانگەهێکی دا لە وڵاتی مەغربی کاڤالێن هونەرمەندên وی وڵاتی تێنە نەمایشکردن گۆدناوواندا هێوی تێنە خویاکردن دەما بەلاڤوونە ڤایرۆسا کۆرۆنایە. پێشانگەها هونەریە کاسابلانکا پێشانگەهەکە ڕێخستیە بە ناوێ هونەرش بۆی هێویە ئەو پێشانگەه کەڤاڵ و تابلۆیên گۆدە دەما کارانتینێدا بسەدەما بەلاڤوونە ڤایرۆسا کۆرۆنای هاتنە چێکردن. جهێن دیارکردنا کارên هونەریە و کارین 27 هنرمندین مغربی خالدگره. جبرو شا تندرستی معف پیشنگه دانی. کارین هنرمندین کدام گرتنا پیشنگه هنده کار کربون لخودگرا. کاری 27 هنرمندانه کل سر خالق هفش کار کرنو هر هنرمنده کی بریه که تایبت هنر آخوان نشان دایه دما کریزا و نخوشیه دا.
هەر هونەرمەندێکی دکارێ خۆدا ڕەنگێکی ژیانە کارانتینێ و ماناوان دمالێدا بەخوا نەقشاندیە. هەروها بەرپرساوی پرۆژەیە دەبێژە کاربەدانن ئەو کەسێن گۆسەرداناوی پێشانگەهێتکن گەلێکی ئەرێنینە و divêl gor wan karên hatine çêkirin pêwîst e rêz li wan werekirin. ئارمانجا me ji vê projeyê bi taybet xuyakirina giringiya hunerê û rolaweyê di civakê de. Karvedanên cemaweran jî nerênî bûn û xelk bi dilekî xweş pêşwazî lê kirin. Bi taybet piştî ku karên hunermendê bi nav û deng dîtin, çêjeka wê ya taybet hebû. Avec un œil artistique. Di vê pêşangehê de hunermendên bi nav û dengên Mexribê beşdarin Mîna, hunermend Fuat Plamîn, Mustafa Bocmawî. Herûha kesên ku nikarin serdana wê pêşangehê jî bikin, dikarin biriya înternetê karên hunerî li vê pêşangehê bibînin. Ev bû ji Mexribê wekû me hevdûra şepandî bêguman derfet bû bi taybetî jin bîskar û hunermend û müzîkjen û her kesekî re ku di vî barî de yanî ku dixwast karekê encam bide û wext jêre nebû ev dema derbasbûyî çend hêvên ku jiyan sekinî bû li ser vê erdê derfet û ji wan kesan da ku karên xwe encam bidin û karên baştir bikin. Vêce çend xwarin hene yan ku xwarineweyek ve xwarin hene ku dijî xewê ne û dive mirov bi taybetî di şevan de ji wan dûr keve û li gor ku lêkolîn hatine kirin li aliyê çendî şareza pisporên buarê xwarinê ku hatiye encamdan ev corên ku pêwîst e mirov bi taybetî şevan xwe ji wan dûr bixe ew jî panîr e qernabîta şokolataya ji ku hin madde têde hene ku hatike mirov zû nerazê ji bilî wan jî maddeyên kuholî ne ku di nav vê lîstê de hatiye qehweya û xwarinên gazî ne. Dibêjin pispor û pizîşk tekezî dikin berî ku mirov razê bi taybetî çevan de bi temawetî xweşvan ve xwarinan dûr bixe û çêne bewa bikarbîne ji ber ku eger wan vexweyan bikarbîne eger awêyekê heye ku zû xew veneçe û xewayîna lê têk biçe. Cerasiye dawî şansa me taxî bikin yan ku test bikin digel Renas ji nav başa dewlêrê Renas hiç stir nalên fermû beyanî baş. Gulistan ew haja ser lebenî û emre xweşî kirdiwe bo layfeke emre away lê hat. Em li nav bazarî Hewlêrê. Ziyatر ew çalakyanê ke li rojan de li ser lebeniyan de encam dedrêt li tîmekanî şarewaniyê şeqam û şostekan hemûî pak dekirêtەوە gelewî ke şewaneş tîmî pakirnەوەی naw şariyan heye بەڵام ئەو بازاڕانەی کە قەرەباڵخێن کە شەوان خەڵک لێ دەمێنێتەوە بە جۆرێک لە جۆرەکان زۆر پیس دەبن زبل و خاشەکەکە لەسەر جادەکان فرەدرێ بەداخەوە بۆیە هەر سەرلەبانی زوو بەڕێوەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی سەربەشت سەرۆکاتی شارەوانی هەولێر دەست دەکەن بە پاکردنەوەی جادە و شۆستە و شەقامەکان لە پێناوەوەی سیمای شار بپارێزن کامە بەڕاستی ئەوە هەیە کە دەبێ هاوڵاتیان زۆر زۆر لەوەیە هاوکار بن کە ئەو زبل و خاشاکەی کە شەوان لەم شەقامانەدا کۆ دەبێتەوە زۆر زۆرە بۆ ئەوانیش یعنی وەکو هاوکاریەک بۆ تیمەکانی شارەوانی بۆ کەسانی کە شۆستە شەقامەکان پاک دەکەنەوە لێرە سەتلی خۆڵی لێە ئەین پێویست ناکات دە زبلە لەسەر جادە فڕێ بدرێ بەڵامی دی ئەوان ئەرکی خۆیانەکان هەموو بەیانیەک شۆستە و شەقامەکان پا دەکەنەوە جگەلەوە کۆمەڵەیەک پرۆژەی تایبەتی سەرۆکایەتی شارەوانی و شارەوانی هەولێر هەیە کە ڕۆژانە بەردەوامی پێدەدرێ پاکردنەوەی شەقامەکان نوێژنکردنەوەی شەقامەکان کرتاوکردنی ئەو جادانەی کە تێک چوون یا خۆرە و شەقامانەی کە پێویستیان بە نوێژانکردنەوە هەیە لەمەوەی هەفتەیەکدا تاوەکو ئێستش زیاتر لە 22 پرۆژەی بچووک و گەورە لە سەرۆکایەتی شارەوانی هەولێر لە ناو هەولێردا ئەنجام دراون کە ئەمە هەمووی بۆ جوانکردنی سیمای شارە و هەروەها پاکردنەوەی شارە و پاراستنی شەقام و شۆستەکانە بۆیە هاوڵاتیان دەبێت لەوە زیاتر هاوکار بن لەگەڵ تیمەکانی شارەوانی بۆ پاراستنی شەقامەکان و جوانکردنی ژینگە و پاک و خاوێنیش ئێتی لەسەری هەموو بابەتەکانەوەیە دروستە گەرەک سپاس ji bo hevkara min Renas bêviya rojeka xweş ji bo te dirastî babetek gelek giring ket veku mirov dirojin bêde zêdetir li ser biaxivê û balê bikşêne li ser ji ber ku paqijiya
سەرجادەیان گەلک پێویست و گرنگە بابەتە گەلە گرنگە ینی ئەم تکارن ڕۆژێکی بدرژە هیل سەر باخەبن بڤێوەی ژەم گەهانەداویە پرۆگرامە خۆیاییرە زیویتکەم دەدان بابەت و مژار و زانیاریان کۆمە بە دوورەشەوە پاندن بسوود بنجوە تەبارە حتا ڕۆژەکەدن بمێنن بناواخێر خۆشێدە و خاترێەوە.